سەرۆک کەی کەرکووکیش ئاگەکەیتەوە. بڕیارەکانیشت وەک بیر و هزرت بەهێزن، وەک جەستەت بەهێزن. کام بیر و هزر؟ بیر و هزرە بە ماوەی یەکەت کە دەتوانێت دیسان کۆک و ناکۆکی هەموو عێراقی پڕ لە کێشا لەسەر مێزێک کۆ بکەیتەوە؟ کام جەستە؟ ئەو جەستەی ماندوو نابێت لە باشوور بۆ ڕۆژ ئاوا، دواتر بەغدا، ئنجا هەولێر، یان کۆبوونەوە لە سەعاتێکەت لەگەڵ خوێندکاران. پرۆژە پیرۆزەکەت بۆ ئاشکردنەوەی سلێمانی هەمووانی دڵخۆش کرد. هەموو کوردستانیانی کرد بێ گوتار و دەڵێن دەست خۆش، ئەوەی تۆ کردت بۆ هەردوو دنیاتە. کەرکووکەکانیش تا قەتماغە شانازیت پێوە دەکەن، پشتگیریت دەکەن، بەڵام دەپرسن کەی کەرکووگاش دەکەیتەوە. نە لە جەنابەت نە لە حیزبی شەهیدان ناڕەنجەی، بەڵام کەرکووک و کەرکووکەکان بیرت دەکەن، چونکە ڕاهاتبوون بە بۆن و بەرامەی مام بە کۆبوونەوە گەرم و گوڕەکانی سکرتاریەت. تۆش ئەو بۆن و بەرامەت هەڵگرتووە، بە تۆ نەبێت میوانخانەکەی مام گەرم نابێتەوە. هاتنی مام بۆ کەرکووک کۆبوونەوەی لەگەڵ چین و توێژەکان قەت لە هزری کەرکووکەکان دەرناچێت. لە دوای ژیان ئاوای مام کۆڵەکەی میوانخانە ترازاوە، پێویستی بە هزر و بازوتە، بەڵێ بۆ گەرمکردنەوەی میوانخانەکەی مام.